یاریەکانی خولی پلە دوی عێراق بۆ تۆپی باسکە دەستی پێکرد. هەژدەیانەی بەشدار و بەسەر چوار کۆمەڵەدا بەشکراون. کۆمەڵە یەکەم یانەکانی شاری هەولێرن و یاریەکانیش هەر لە هەولێر و لە هۆڵ یانی ئاسۆ ئەنجام دەدرێن. لە یاری یەکەم شەقڵا و ئەڕاد ڕوبەڕوو یەکتر بوونەوە، لەگەڵەوەی ئاستی هەردووتی وەک پێویست نەبوو، بەڵام شەقڵاوە باشتر دەرکەوت و توانی بە جیاوازی 11 خاڵ و بە ئەنجامی 41 خاڵ بەرامبەر باسی خاڵ لە ئەڕاد بباتەوە. لە یاری دوم ئاسۆی خاوەنماڵ ڕوبەڕووی جیهان بیەوە. ئاستی هەردوو تیب لە زۆربەی کاتەکانی یاریەکە تا ڕادەیەک لە یەکەوە نزیک بوو، بەڵام ئاسۆ توانی خاڵی زۆرتر تۆمار بکات و لە کۆتایی بە جیاوازی 9 خاڵ و بە ئەنجامی 68 خاڵ بەرامبەر 59 خاڵ سەرکەوتن تۆمار بکات. ئێمە وەکو یانەی وەرزشی جیهان بۆ ماوەیەکی کەم دەستمان بەڕاهێنا کرد تقریبا هەفتەک ئێمە توانیمان بەرامبەر یانەی ئاسۆ کە یانەی ئاسۆ 2 ساڵە بەبێ ڕاوەستان هەموو تەنسیقیان هەیە، یانی توانێت جەستەییان لەمە بەهێزترە، بەڵام ئێمە کە یاریمان کرد یعنی ڕاستە گەمەکەمان دۆڕان، بەڵام لە ڕووی توانە و تەکنیکە و بەرامبەر یانەی ئاسۆ زۆر باش بووین، لە ئاسی خۆمان ڕازی بووین. ئیشاڵە لە یاریەکانی داهاتوو بەردەوام دەبین، سەرکەوتوو دەبین ئیشاڵە. ئەمڕۆ یارێکی باشمان جێبەجێ کرد، ئاستێکی بەرزمان هەبوو. ئیشاڵە بۆ دوو گەمەی داهاتوو ئاستێکی باشتر جێبەجێ دەکەین. دەستخۆشی لە کارگێری نادی ئاسۆ دەکەین کە لە گەرمەماندینە. ئیشاڵە ئەبوو گەمانێک کەماشە جێبەجێ دەکەین و دەبینەوە و ئاستێکی باش جێبەجێ دەکەین. لا دووەمین یاریان ئاسۆ ڕوبەڕووی ئەڕاد دەبێتەوە، جیهانیش بە شەقڵاوە دەگات. لەم کۆمەڵەیە دوو تیب دەگەنە قۆناقی هەشت، لەوێش دوو تیب دەگەنە خولی پلەیەکی عێراق. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.